دوور دەکەویتەوە دەزانین نووسەرێکی زۆر باشیشی کتێبی زۆر باش هەیە پێم خۆشە باز لەو کتێبانەکەی پێش بەرنامە کۆمەڵێک گفتوگۆمان کرد بەڵام باسی هەندێک لە کتێبەکان کرد پێم خۆش لە زاری خۆتۆ باسی کتێبەکانم بۆ بکەی بزانم چەند کتێب نووسی و تاسە چەندیان چاپ کرا و چەندیان نەکراوەتە دانیەکە لە کۆمپیوتەرەکەمە لەبەرەوەی توانام نییە تا ئێستا چاپم نەکردە ئەوانەمان بۆ باسکە فەرموو. زۆر ڕاستە من دوایین کتێبم کتێبی شێعر نیشتیمان و ژن ئەمە دووەم کتێبی شێعرما بەڵام هەشتمین کتێبمە لە کۆی کتێبەکانم یەکەم کتێبی شێعرم هەنگاوە سەختەکان کتابی لە هەنگاوە سەختەکانی ژیانی من دەکا و هەروەها تایبەتی خۆش ژیانی خۆم و ئەمە ڕیسالەی مازستێرەکەمە لە کۆلێژی ئەرکان کە کۆلێژی ئەرکان جگەلەوەی بڕوانامی ماستەری بە من بەخشی ئیرادە و باوەڕ بەخۆبوونی زیاتری بە من بەخشی قوتابخانەیەکی گرنگ بوو بۆ من دەست خۆش ئەم ڕیسالەی مازستێرەم کرد بە کتێب و دوایش کردمەوە بە کوردی هەر کوردیەکەشم کرد بە کتێبێک کۆلێژی ئەرکان یەکێکە لە کۆلێژە بەرزەکانی وەزارەتی پێشمەرگە ئەمەش کتێبی بە زمانی عەرەبی نەزەمە ئومە متحیدە ئەمە بەحسی بەکارهێنانەوە لە زمانی کوردی بە زمانی عەرەبیش نووسیوتە بەڵێ ئەم دوو کتێبم بە زمانی عەرەبیە و ئەم کتێبەشم بەرگی دووەمی هونەری ڕوخسارناسیە بەرگی یەکەم 6 مانگ پێش ئێستا چاپ و بڵاوم کردەوە و ئەمەش مانگێکە چاپ و بڵاوم کردەوەتەوە ئاتە بە ڕوخسار خەڵکیش دەناسیتەوە بەڵێ لە ڕێی نەخشەکانی ڕوخساری مرۆڤەوە سیفەتە بارز و سیفەتە زاڵەکانی ئەو کەسە درک پێ دەکەم بە نەخشەکانی دەموچایی تۆ ڕوخسارەکە بۆ نمونە شارەزایەکی دێ بێکمان لەسەر ئەوەی کە بزانی بیناسیتەوە دەمونچاوەکان جیاوازە هەیە هێلکەیە هەیە درێژە هەیە خڕە مەبەستت ئەوەیە کاڵی لە شێوەی دروستبوونی ڕوخسار من لە نەخشی ڕوومەتی تۆدا پێم وتی سەرپەرشتیارێکی بە پەرۆشیت لە نەخشی برۆتا پێم وتی کە لە بەڕێوەبردننی مەراسیمدا نمایشی زۆر جوانە توانە و سەلیقەیەکی زۆر باشت هەیە و کەسێکیشی ناتوان قورسە فێڵت لێ بکرێت کەس فێڵم لێ نەکا کارمان دەکارە زۆر باشە کەس ئەم کاتێکم کتێبەت نووسیوە بۆ نمونە کە دەڵێ خەڵک سوودی لێ وەردەگرێت کە لەو شێوازەیە هەیە بۆ ئێستا من بیخوێنمەوە دەتوانم بۆ هونەری مامەڵەکردن لەگەڵ کەسی بەرامبەرمدا تا چەندەی ناسمەوە شارەزایی پیا دەکەم ئەو کتێبی تۆ ئەوەندە سوود دەبەخشێ بەرامبەرەکە بەڵێ سوود دەبەخشێ لە هاوڕێگرتن یەکێ بە هاوڕێ دەستنیشانکەیت ئەوە کاک پێشاوە زۆر ئارەزوو ژنێنانەکە لە کۆنتڕۆڵ لە ژنێنان ئەو کاتە من بۆ فەیس دەتوانێت سوود لە زانیاریەکانی من وەربگرێت خۆبەخشانە لە خزمەتیدادەم بەڵێ ئەو کتێبە لەکوێ دەستەکەوێت کاک چۆمان ئێوە پێویستێتی لە کتێبخانەکانی ناو شاری سلێمانی دەست دەکەوێت یەکێک لەو کتێبخانانە کتێبخانەی سلێمانی کە سەرووی چاخانەی شابە کتێبخانەی مامبرز و ئەنوەر بەڕاستی ئەمە بابەتێکی گرنگە نەڵێن لە ڕۆمانی کە دانیشتوی نووسیتە بۆ زۆربەمان گرنگە هەندێک جار وەکو تۆ دەڵێ ناتوانیەها فێڵت لێ بکرێت کە ئاوا کەسەکان بناسیتەوە ینی بۆ نمونە ئێمە ناتوانین فێڵمان لێ بکرێ و کەسە ئەناسینەوە یا هەڵبژاردننی هاوڕێ هەندێک جار هاوڕێکە ئەوەندە دڵسۆزانە دێتە پێشەوە بەڵام لە بنەڕەتدا خۆی وانە بەرامبەرت ئەمە سوودێکی تایبەتی دەبێت بۆیە هاوکارانم ئەوە تەنها بۆ خۆشی بوو کە دەڵێم لەسەر ژنێنان لەوانەیە هاوکارانم پێویستیان بەو کتێبە لەسەر لە خزمەتیدا زۆر زۆر سپاس کەواتەی تر پێشەوە لێ بۆلات و تاواحەقی دەبێت ئەشلە جارێک خوێندومەتەوە بەس دیارە زۆر سوودی نەبینیوە جارێ بەجاری تر خوێندنەوە چۆمەرجە کتێب بە یەک جار خوێندنەوە سوودی تاواتی لێ ببینیت بە ئومێدیەوەم دەست خۆش بێ وەر سەرکەوتوبی هاوڕێیانم چی ئامادەیە؟